دانانی بەردی بناغەی قوتابخانەیەک و دیدار و کۆبوونەوەکانی ئەم هەفتەی هاوسەرۆکی یەکێتی لە شاری هەولێر نەک نەیتوانی گرژەکانی نێوان پارتی و یەکێتی هێور بکاتەوە بگرە ئاڵۆستری کرد. لە دوای بەستنی کۆنگرەی چوارەمی ئەو حیزبە بۆ یەکەم جارێکێتی هاوسەرۆک و بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆی بردەوە شاری هەولێر و دوای چەندین دیدار و کۆبوونەوەی حیزبی و سیاسی و چاوپێکەوتنی نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان لە گەڕەکی شەهیدانی شۆڕشی نوێ لە شاری هەولێر لە هورشێخجەنگی بەردی بناغەی قوتابخانەیەکی بنەڕەتی دانا کە ئەو گەڕەکە تایبەتە بە ئەندامان و هەوادارانی یەکێتی. دوای ئەو هەواڵە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. لا بەشێکی ڕوونکردنەوەکەدا هاتووە ئەم کارانە ئەو کاتە مەقبولە و وەردەگیرێت کە تەواوی لایەنە پەیوەندیدارەکانی حکومی بڕیاریان دابێت و پەسەندیان کردبێت. داوا لە هەموو لایەکیش دەکەین کەرتی پەروەردە بە حیزبی و سیاسی نەکرێت. هاوسەرۆکی یەکێتی لە کاتی دانانی بەردی بناغی قوتابخانەکە داوتی بەڵێنتان پێدەدەم کە ئێمە بڕیارمان داوە بگەڕێینەوە بەهێزەوە بگەڕێینەوە بە پشتیوانی ئێوە و خەڵکی هەولێر بگەڕێینەوە هەولێر و ململانەی سیاسی خۆمان مەدەنی خۆمان لێرە لە شاری هەولێر بکەین و ئامادەش نین نەزاخۆ نەدوهۆک نە هەولێر چۆ بکەین بۆ هیچ کەسێک. لە کاردانەوەی ئەم جوم و جۆڵانەی هاوسەرۆکی یەکێتیدا ئەحمەدکانی ئەندامی سەرکردایەتی پارتی و بەرپرسی لقی دوی هەولێری ئەو حیزبە لە لاپەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی جەنابی لاهور لە جیاتی تەنگە نەفەسی و دەنگ هەڵبڕین و ڕەزاگرانی و باسکردنی هەولێر و دهۆک و زاڵخۆ بۆ ناچی چارەسەری دەردی خۆتان بکەن و ناو ماڵتان چاک بکەن. و تووشێتی لەو 20 و چەند ساڵەدا چیتان کردووە بۆ دەڤەری سلێمانی جگە لە تاڵان و سەرانەوەرگرتن و مەحرومکردنی خەڵک تاکو بێی باسی هەولێر و دهۆک و زاخۆ بکەی. هەروەها ئەوەشی خستۆتە ڕوو چیتان بۆ زاخۆ کردووە غەیری تەقینەوە و تیرۆر و کوشتنی خەڵکی بێگوناهی ئەم شارە. زاخۆیەکان چاوی ئەوانە دەردێنن ئەگەر بێن خێمەی شومیان لە شارەکەدا هەڵبدەن. لە بەرامبەر قسەکانی ئەحمەدکانی بەرپرسێکی یەکێتی هاتە دەنگ و ئاماژە بەوە دەکات چ شانازیەک بە هەولێرەوە دەکەیت کە حیزبەکەت بە لولەی دەبابەی بەعسیەکان هەولێریان داگیر کرد. حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە توندی هێرشی کردوتە سەر ئەو بەرپرسەی پارتی و بنەماڵەکەی تۆمەتبار کردووە بەوەی بەعسی بوون و لە سەردەمی بەعسدا پۆستیان لە ڕێخستنەکانی حیزبی بەعسدا هەبووە. حاجی مەسیفی وتویەتی دیارە ئەو نووسینەی ئەحمەدکانی بڵاوی کردوێتەوە هیچ گلەی لێ ناکرێت لەبەر ئەوەی بە فەرمانی ئەزبەنیەکان بووە، بەڵام خەڵکی هەولێر باش دەزانن ئەحمەدکانی کوڕی چێیە. لە بەرامبەر ئەو شەڕە ڕاگەیاندنەی لە نێوان پارتی و یەکێتیدا دروست بووە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە. لە بەشێکیدا ئاماژە بەوە دەکات زمانی زبر و ئاستی نزم و بێمۆڕاڵی ئەدەبیاتی لەخی دوو میدیای سێبەریان دەرەقەتی خیتابی ڕوون و ڕەوانی یەکێتی نایەت چونکە خیتابێکی ڕاست و ڕەوا و دیموکراسیە. ئەوەشی خستۆتە ڕوو کوردستان مڵکی هەموو خەڵکی کوردستانە، معلومیشە لە هەڵبژاردنێکی دیموکرات و مەدەنیانەدا هەولێری نەدۆڕاندووە. ئەم شەڕی ڕاگەیاندن و لێکتر خوێندنەی پارتی و یەکێتی لەوە سەرچاوەی گر لە 2 هەفتەی ڕابردوودا میدیای نزیک لە پارتی ئەوەی بڵاو کردەوە هێزەکانی عێراق بە هەمانگی لەگەڵ دژە تیرۆری یەکێتی لە چەند ناوچەیەکی نزیک بە قەزای کفری هاتوونەتە پێشەوە و ئاڵای عێراقیان هەڵکردووە کە ئەم هەواڵەش لەلایەن یەکێتیەوە بە چاواشەکارانان لێک درایەوە. با بڕوای یەکێتی ئەو شاڵاوە میدیایی پارتی لەسەر هاتنی هێزە عێراقیەکە دەستی پێکرد بۆ پەرتە بۆشکردنی لەشکرکێشەکانی تورکیا و داگیرکردنی بەشێک لە خاکی هەرێمە لەلایەن سوپای بێگانەوە.